لە مەقەڕە مەفروضەوە ئیحتیمام بن بە خوێندنەوە ئەساسە، یعنی خەڵک هەبێ ینی سەقافەتی هەبێ، ئیحتیمام بن بە پاک و تەمیزی، بە تایبەتی ئاودەست و تەوالێت، مەطبەخ، احتیمامێکیکە بە ناحەیەی حراست، بە جدیەتی، بە مەزبوطی، بەوەی کەوا احترام لە خەڵکی بگرن. ئەمە ناکە ئێمە هەموو ڕۆژێەوە کۆفێن. ئەی عەلەیکە سەلام، باوە بەخێر بێ. بەخێر بێ. فەرموو. دڵم شکێنم. دڵە ناشێنم باوە بۆ دڵی کەسم نەشکانەوە تا دڵی تۆ بشکێنم. دانی شەردام چی دەوێت دەی؟ ئەزانی چی قوربان؟ هاتووم بۆ هینەکە بەشکردن لای. بۆچی؟ بۆ قەناسە. باوە عەیبە. تۆ لە کۆبوونەوەیە قەناسە، لە ناخواردنا قەناسە، لە شەڕا قەناسە. نازانم یعنی تەنانە دەمەوێت بڕۆ میساحەتێکم تۆی سەر و دوومەگری قەناسە. قوربان تۆ با من یەکشە پێ بڵێم، ڕۆڵە من ئەوە ئەولایی منن. من خۆم حەزم لە ئەسپی ڕەشی چوارپەرسبی و توولەی قەیفەیی گوێفی شەشی و قەناسایە. ئیتر لەم سێشتەی لێدە داوای چاوم کە بتەمێ ناتوانم ئەوە بەمێ. زۆر حەزم لەو قەناسەیە بەشکردن بێت. باوەجان حەزی لێتی حەزی لێنەوە ئیشی تۆنی هەڵسە بڕۆ هەڵسە. دەی بڕۆ ئیشتیماع عەوشەکەمان لێت تێک بێ. قەناسە. جاوا هاتینە سەرەوەی کەوە ئەمەش مشکلە 24 ساعات قەناسە ماڵێ بە قوڕ نەشێت. لەوێ ماڵەکەوتۆ لە ئیشێکی زەرورە بێت. زۆر زەرورە؟ زۆر زەرورە. باشە ڕە قوربان. قوربان. باڵێ باوە بەخێر بێ. سپاس دەکەم چۆن؟ خێرە سەر و دڵەکە تۆ؟ وەڵی هاتووم بۆی دەکەم. بۆچی؟ قەناسەکە بەشکردن بێت. پورە باوە وازم لێ بێنە با ئیسراحەتکەم بۆ خاتی خوا بۆ خاتی. هەستە بڕۆ هەستە لە مەقەرەکە سەلاری ئیسراحەتکەم. هەستە بڕۆ هەستە باوەشان هەستە ئیسراحەت دەکەین. هەرە کوێری بێنە شورەوە. باوکەکەم من ئیسراحەت دەکەم. الله ئەکبەر. مەقەرەکەم هەڵە نایەن دوو دێرا و سەوزەیە شتێ بۆ خۆیان بکەن. خواکۆتێڤە. ئای بەخێر بێ. فەرموو. هاتووم بۆی دەکەم. بۆچی؟ بۆ قەناسەکە. ئەرێ ڕۆڵە تۆ بۆ وازم لێ نانی ماڵە بە قوڕ نەچیرە ئەمر درێژ نەبیت. وەکو نایشیشمان لەگەڵاکە یارمەتێکی پێشمەرگەکان هەستە بڕۆ بە هەبە قەناسە. هەستە بەذاتی خوا ڕۆی بووی بە مووی لوزێم. دا بڕۆ دەی. خوا ئەمر درێژ نەکا. بڕۆ وازم لێ بێنە قەناس و مەناس نییە بڕۆ دەی. بڕۆ. ئەمەر کورد بی پێغەمبەر 24 ساعات قەناس. بۆ داوای شتێکی باش ناکەیت. ماوەیە بە قوڕ نەژیرە دەنگێ ناسمەوە 24 ساعات دەڵێ کە بەرە لەم ئاودەسەیە. ئۆخەی هاتە دەرەوانەیە. قوربان. باڵێ. هینەکەمەی تێ. هین چییە؟ قەناسەکە. باوە تۆ عەیب ناکە ئێستا وەختی قەناسەیە دەوازم لێ بێنە بڕۆ بەلای ئیش و مەشغوڵمان مەکە بابەجان وەرە. های وەرە باوە وەرە سەیریکە. عەیب ناکەی کردووە بە قەراسی ئەودەسەکەیە. ماڵە بە قوڕ نەجرەیە لە بەستێکا لێ نایەوە ئاواز داوای قەناسەم لێ یەکەی.